خانمە جوتیارێکی گەرمیان دەیەوێت ڕۆڵی هەبێت لە پێشخستنی کەرتی کشت و کاڵ سەرباری هەڵکشانی تەمەنی بەڵام ئەو هێشتا لە بازنەی ئەو خەونەدا دەخولێتەوە کە ساڵانێکی زۆرە پێوەی خەریکە. حەزەکەم کشت کەسێ وەکو خۆی بۆ خۆی ئاوادانشە کەسابەت بکات ژنوپیایی نەگەرەکە ئەگەر ئینسان شێر لە هێشە دەچێت نێرومەی نەگەرەکە خێرەتی بێ و کەسابەت بکە ئەوەمە ڕۆژێ تا ئێوارە 30 نەفەر ئیسفادە لە دەستمەکە کرێکاری ئەکات حەزەکەم کشت کەسێ ئاوا ئیش بکات و خێرەتی بێ و بۆ خۆی کار بکە. حاجی ئاسکە دانیشتووی قەزای کەلارە تەمەنی 60 ساڵی تێپەڕاندووە و خاوەن کەسایەتێکی بەهێزە لە پیشەی کشت و کاڵکردن و ئاژەڵداری وەک خۆی باسی کرد. ئەمساڵ لە زەوێ کشت و کاڵەکانی کە دەکەوێتە گوندەکەی خۆیان بە ناوی گوندی سەنگەر ئەزمموی چاندنی پەتاتەی تاقی کردوێتەوە و توانیوێتی نزیکەی 100 تەن پەتاتە بەرهەم بهێنێت و ڕۆژانە ڕەوانەی بازاڕەکانی بکات. ئیمساڵ دەستم داسە فەلاحەتەکەم حیوانداریەکەم بەس ئیمساڵ دەستم داسە پەتاتەوە 10 تەن پەتاتەم 9 تەن پەتاتەم لێوەشانە ئێستا ئینتاجی وا مایە 100 تەن پەتاتە بێ بەس ئێمە حکومەتێکمانێ پاڵپشتیمان بکات ساقی کاتۆ بۆمان ئیسە بازاڕەکەی کزە مەسروفەکەی گرانە دەری نایەرێ بۆمان. ئەم جوتیارە ژنە جگەلەوەی بە دوای قازانجدا دەگەڕێت هەروەها هەلیکاری بۆسی گەنجی ناوچەکە ڕەخساندووە و ڕۆژانە کاری بۆ دەکەن لە بەرامبەریشدا گەنجەکان حاجی ئاسکە بە ژنێکی بەهێز وەسف دەکەن. بەڕاستی نمونێ ژنە حەزەکەی هەموو کۆمەلگا و هەموو ژنانی هەموو کچان و هەموو کۆمەلگا و هەموو ژنانی ئەم کۆمەلگایە هەمووی و حاجی ئاسکە بە شێوەیەکی پیاوانە بە شێوەیەکی مەردانە ئیشکرد بێت و یانی ئیشکردن بۆ من بێ یاخود بۆ کەس بێ بۆ ژن بێ بۆ هەر پێ بێ و ئیشکردن عیب نییە. ئەو گرفتانەی کە ئەمڕۆ جوتیارانی هەرێمی کوردستان بەدەستێوە دەناڵێنن بەرۆکی ئەم جوتیارە ژنەشی گرتووە و داواکات لە حکوومەت لە چارەسەرکردنی گرفتەکان پشتیوانی بێت. کیماییمان پێ بدا لە وەخت سەرعاتە لە وەخت خەلا تۆمان پێ بدا بە خەتێکی سووک ئێمە ئەتوانین بەرهەمان زۆرێ بۆ وڵات نەچینە دەرەوەی وڵات پارەکەمان لە وڵاتی خۆمان سەڵ بکەن گەنجەکانمان کاری تا بکە. ئەم ژنە زۆر بزیەوە لە کاری کشت و کاڵی و ئاژەڵداریدا و لە ڕاپەڕاندنی ئەرکەکانیشی ڕاوەستانی نییە و بەردەوام لە جوڵەدایە بۆ ئەوەی ئەم جوڵە و هەستە گەورەی حاجی ئاسکەش لە کوردستان درێژەی هەبێت پێویستە حکوومەت هەموو دەرگاکانی خۆشبەختی لێ بکاتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.